بینەرانی خۆشەویستی بەرنامەی شیبای وێژە ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆمان بە خۆشحاڵ و کامەران نەزانین لە پرۆگرامێکی تری شیبای وێژەدا هاتینەوە خزمەتان بە میوانداری کاک سۆران نەقشبەندی. کاک سۆران بەخێربێ. زۆر سپاس کاک ئازاژی. حەزەکەم وەکو سەرەتا دیارە ئاشکرایە لە لای ئێمە لە ڕێگەی ئیشەکانتەوە لە ڕێگەی کارەکانتەوە شخصێکی مەعروف و ناسراوی و کۆمەڵە کارگەل و کۆمەڵە ئیشی بە مستەوا و کۆڵەتیجەکەی، بەڵام بۆ ئاشنایەتی بینەرانمان پێم خۆش بوو لە سەرەتایە بگەڕینەوە بۆ بیۆگرافیایەکی بەڕێزت. زۆر سپاس سڵاو ڕێز بۆ بینەرانی عزیزی بەرنامەکەی ئێوەی بەڕێزیش. ساڵی 1970 لە گوندی گوڵب لە بناری هەورامان لەدایک بووم، لە 1970 لە سلێمانین. سەرەتا ئەدەبیات یعنی با بڵێن خوێندنی سەرەتایی و ناوەندی وەمانە هەموویە لێرە تەواو کردو لە سلێمانی. بەکاری ڕسمە هەیە لە زمان و ئەدەبیاتی مۆدرنی ئینگلیزیە، هەروەها لە بواری هونەریەکان لە سەرجەم ژانرەکانە وەکو مەسرح و وەکو سینەما و لە بواری وێژەیە، لە بواری نووسینە با بڵێن هەم لە تەرجەمەیە هەم لە نووسینی دەقی ئەدەبی و ڕەخنەی ئەدەبیە. ئەتوانم بڵێم ئۆڵینوەنێکم، یعنی کۆمەڵێکی زۆر ژانری ئەدەبی و هونەری لە خۆما کۆکردوەوە بۆی کە بتوانم باشترین خزمەت کەم لە ئەو بوارانەیە بۆ وەکو وەرجێڕان من درکم بەم بوعد و لایەنانەی ترت نەکرد بوو بەڕاستی. سەرەتا لە مقالاتەوە دەستمان پێکرە و کاتە گۆڤاری ئێستا ئایندە ناوی ئێستا بوو، لەوێەوە دەستمان پێکرد لەگەڵ کاک شوان و کاگازاد و کاک شۆڕش و ئەوان لە سەرپەرشتیاری ئەو بەشانەیانە کرد. من لێەوە دەستم کرد بە وەرجێڕان لە نما گۆڤاری نما زیاتر دەقی تۆزێ قورسی فکری و فەلسەفی بوون بۆ ئەو کاتانە بە پێویستمانە زانی. لە بواری ئەدەبیە تقریباً 5 کتێب وەرجێڕاوە، لەوانە ئازاد عەفو و سۆراب سپێری کە کاگازاد پێشەکەی بۆ نووسیوە لەگەڵەوەی فروغی فروغزاد. ئەمانە هەموو یاداشت و بیرەوەریەکانیانن کە زۆر سەرنجی ڕاکێشام لە کاتی خۆیان حەزم کرد تەرجەمەیان کەم. کتێبێکی سەعەلی ساڵحیە پێشەوەی بە فارسی چاپ کرێ، ئێمە بە کوردی چاپمان کرد. شعرەکە دەستنووس بوو، ئێمە وەرمان کرد، غەزەلێکی درێژ بوو. لەگەڵ کۆمەڵە کتێبی تراکە هەر لەلایەنی لە بواری ئەدەبی و باڵێن فکری و فەلسەفیە. تۆزێک لە مۆزوعەیە بمێنینەوە، تۆزێک تێڕامێن لەبارەی وەرجێڕانی شعریا تێکست لە زمانێکەوە بۆ زمانێکی تر. کاگڕۆڤ بێگەر دەڵێ خیانەتە، باشە وەرجێڕانی شعر لە زمانێکەوە بۆ زمانێکی تر. مەحموود دەروێژ ئەڵێ وەکو ماچی دوو دڵدار وایە لەو دیوی شوشەوە. کۆمەڵە کارەکتەری تر با بڵێن شخصیاتی ئەدەبی تر قسەی تریانەیە لەسەر وەرجێڕانی شعر لە زمانێکەوە بۆ زمانێکی تر. ئایا وایە بە نسبەت تۆشەوە، بە نسبەت تۆیەکی وەرجێڕەوە؟ وڵایی خۆی ئەو قسانە هەر کەسە و خاوەنی خۆی هەیە. من بۆ شێوێ نایڵێم، بەڵام ئەتوان بڵێم قورسە، ینی ئاسان نییە لەبەرەوەی کە قورسە. بەڕاستی من ئیزنم لە کاگازات بەرزنجی وەرگرت کاتێک کە کتێبەکەی چکە من نامە و بیرەوەریەکانیانم تەرجەمە کردی سۆراب و فروبوانە، ئەوەی سۆراب لەگەڵ هاوڕێ عزیزم کاکە پێشڕۆ حوسێن تەرجەمەمان کرد. شعرەکانم نەکرد بەڕاستی لەبەر ئەوەی کە هەستمە کرد زۆر حەقیای خۆیانی پێ نایم، چکە ینی گواستنەوەی دەقێک لە زمانێکەوە بۆ زمانی دووهەم زمانی وەرگیرا و با بڵێن ناڵێن خیانەتە بۆ زمانە، بەڵام قورسە، ئەرکێکی قورسە بەڕاستی و پێویستیشمان پێێتی دوجار هەرە بێ کەسێک ئەو خیانەتە بکە، ئەو دەقا بکاتە کوردی بۆی ئێمە بزانین لانی کەم ئەو شاعیرەی کە ئێمە حەزمان لێ بێ کێیە چۆنە چی وتووە چی نەوتووە. من لەسەر ئیزنی کاک ئازاد داوام لێ کرد کە لە کتێبەکەی جەنابیانەوە ئەو دەقانە دابنێمەوە کە فروغ خۆی بەکاری هێناون. ئەمە من وام کردووە لەوە چه کەسێکی تروانە کات و خۆی حەز بکات تەرجەمەی بکات. لەوانە مەسەڵەن کاکتوانە ئەمین عینەن شت کتێبی سۆرابی تەرجەمە کردووە، هەموو شعرەکانی تەرجەمە کردووە بە زمانێکی تر و بە شێوەیەکی تر، ینی بە شێوەیەکی گشتی بە وەڵامی پرسیارەکەی جەنابێ ئەکرێت ئەبێ بکرێت، بەڵام ئەوەیە کە کارێکی ئاسان نییە بەڕاستی. باشە کاک سۆران کاتێک ئەبینین مەسەلەن لە کووردا بۆ نمونە ڕۆمانی ژانی گەل هەیە
وەختێک کە لە زمانی ئیبراهیم ئەحمەدەوە لە تەکنیکی مامۆستا ئیبراهیم ئەحمەدەوە ژانی گەل ئەخوێنیتەوە شتێکە وەکو فیلمیش کە ئەیبینی شتێکی کێیە تۆزە دوورتریش بڕۆین و بچینە دەرەوەی کوردستان مەسەلەن بەعزێک لە نووسین و ڕۆمانەکانی دیۆستۆفسکی زۆر بە باشی دەسەیە بۆ فیلم مەسەلەن تاوان و سزا یەک لە ڕۆمانە هەرە شایعەکانی دیۆستۆفسکیە بەڵام لەوێشە کە بە فیلم ئەیبینی شتێکی کەیە کە وەکو ڕۆمان ئەی خوێنیتەوە شتێکی کەیە ئەمە ئایا فیکشنی ئەو دەرهێنەرە دەورە بینەیە بۆ لە ناو پەڕە و کاغەزا جیایە لە واقع و لە فیلمە شێوازێکی ترە ئەگەر جەنابەت لەسەرم پرسەکە خۆی ئاساییەکە ئازاد لەبەرەوەی کە هەر ژانرێک و پێودانی خۆی هەیە بۆ خستنە بەرچاوی وەرگرەکانی چکە هەر وەرگرێک با بڵێن وەرگری تێکستێک کە نووسراوە بێ وەرگری تێکستێک کە خوێنراوە بێ وەرگری دەقێک کە کرابێتە شانۆی ینی شانۆنامەیەک بە شانۆنامەی جیاوازە و بە پرفۆرمانس لەسەر ستیج جیاوازە بە هەمان شێوە ڕاستە بۆ ئەدەپتکردن و وەرگرتنی دەقی ڕۆمان یاخود چیرۆک یاخود بیرۆکە و پەروەردەکردنی لە ناو سینەمایە ئەمە ئەوە گەیەنێ کە هەر کەسە و سنووری داهێنانی خۆی کراوەیە لە ئیشەکەی خۆیان چەندێک تا چه سنوورێک ئەتوانێت کار لەسەر ئەو بەرهەمە ئەدەبیە بکات چکە ینی دائیمە ئەو وێنانەی ئەو ئێمەجریانەی کە لە ناو دەقێکی ئەدەبیا بەخێنەوە ئەی بینیت چەند جارێک تەرجەمە کراوەتەوە لە ناو دەقی با بڵێن لە ناو کارێکی هونەریە چکە ئەم تەرجەمەکردنەوەیە قەلەقی ئەو هونەرمەندە پیشانەیە لەوەی کە نەیتوانی بێ بەتاوەتی ئەو پەیامەی کە نووسەرەکە هەیەی بیگەێنێ لەبەرەوە ئەم قەلەقیەوە لە دەرهێنەروا لە سیناریستەکە کات کە زیاتر پەل بەهاوێ بۆ ناو دیتیل و کونج و کە لەبەری ئەو دەقانە بۆی کە مافی خۆی پێبات هەنێ شوێن ئەمە بە لەقی ئەکرێ بە خراپی ئەکرێ کە پێوەی دیارە ینی ئەوەی کە جەنابە باسیەکەی کە زۆر فیلم هەیە کاتێککە مەسەلەن بە حەسرەتەوە دائنیشی سەیریەکەیت ئەڵێ بزانم بەڕاستی مەسەلەن ئەو دەقی کە نووسراوەتەوە لەگەڵ ئەم فیلمەیە چەندێکی فەرقا یا چەندێک لێگە چەندێک لە زەتی تایە زۆربەی کات ئەنیاوانەی کە حەزیان لە پرۆ کتێبن ینی حەزیان لە کتێب خوێندنەوە و لە دەقی ئەدەبیە چاویان زیاتر وێنەی هینە بینێ وێنەی نووسراوە بینە نەگوێندەی جوڵاو یاخود ڕاستاوە من کاتی خۆی نامەی تەخڕجەکەشم لە زانکۆ هەر لەسەر نزیکی و جیاوازی وێنەی نووسراو لەگەڵ وێنەی بینراوە بوو ینی verbal and visual art هونەری ئەو شعرەی کە تۆ خوێنیتەوە لە ئاخیرە بە پرۆسەیەکە ڕۆشتووە کە پرۆسی ئینکۆدینە ینی ئەو نووسەرە مجموعە کۆدی داناوە و تۆشکەی خوێنیتەوە کۆمەڵێک دیکۆدینەکەیت کۆمەڵێک کۆد هەڵە وەشێنیتەوە بۆی ئەم دقە تێبگەیت لە ئاخیرا شتێک بە مێشکی توایەت کە وێنەیەکە لە ئەسنای ئەم گواستنەوەی پەیامەوە وێنەیەک لە مێشک تا دروسە بێت لە زەین تا دروسە بێ کە تۆ بۆ نمونە ئێستا خەمبارەکات تۆ دڵخۆشەکات تۆ والەیەکات بیر لە دایک بکەیتەوە بیر لە کۆنسپتی دایک بیر لە نیشتیمان بکەیتەوە کورت و مختصری ئەو پەیامەی کە تۆی خوێنیتەوە وێنەیەک لە مێشک تا دروسەکە ئەمە بە هەمان شێوە ڕاستە بۆ بواری ژانری هونەری بینراویش کە زۆربەی زۆری هونەرە بینراوەکانی وەکو شێوەکاری و تەجەسومی و پەیکەرتاشی و هەڵکۆڵین و ئەمانە هەموو یەگرێتەوە کە بە هەمان شێوە ئینکۆدینی کۆمەڵێک کۆدە ینی داڕشتنی کۆمەڵێک کۆدە لە ناو ئەو بەرهەمەیە و لای جەنابی شکاتێک کە تەماشای تابلۆیەکەکەی هەڵوەشانەوەی ئەم کۆدەیە کەواتە هەردووکی هەر یەک ئیشەکات هەردووکی هەر گەیاندنی ئەو پەیامەیە کۆنڤێکردنی ئەو پەیامەیە کە نووسەر یاخود سیناریست یاخود دەرهێنەر هەیەی بە دەرەوەی خۆی باشە کاک سوێرانەگەر بینە بابەتی فستیڤاڵە ئەدەبیەکان مەسەلەن پێم وابێ هەڵە نەبم لە دوای ڕاپەڕینەوە تەمەند درێژترین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبە گەلاوێژ باشە ئەوە ماوەیەک لەو پێش پێمان نایە یۆبیلی زیوینی 25مین خولەوە کە ساڵانە فستیڤاڵ ئەکرێت و بۆ لێکۆڵینەوەکان و بۆ تێکست و بۆ کۆمەڵە بابەتی تر ئەو گەنجانە ڕکابەرێتی ئەکەن و خەڵات و جایزە و ئەو شتانەشی تایە من نامەوێت من خۆم وەک سحوفیەک وەک میدیاکارێک زۆر بچمە ناو ئەو باقیاتەوە بەڕاستی چونکە جەنابەت لەوێیت و بەرمەبنایە با بڵێن لە ڕیاکشنی کارەکانی
پێشوو ئێستای گەلاوێژیشە بوو بە یەکێک لەو هۆکارانەی کە سلێمانی لەلایەن ڕێکخراوی یونسکۆ لە ڕکابەری 60 و قسۆر وڵاتە ببێتە وەک پایتەختی ئەدەب بناسرێنرێت. یعنی تۆش پێ دوایە ئەم هەوڵانە هەوڵەکانی فیستیڤاڵی گەلاوێژە وای کردووەوە لەگەڵ هەوڵی چەند موئەسسە و چەند کارکتەرێکی تری کوردیشا کە خۆشبەختانە ئەو بەرووبوومەمان بۆ هاتە بەرهەم. سێ چوار پرسیارە لە ناو پرسیارەکە جێگا کردەوە با یەکەم جار لەوە دەست پێ بکەین کە هەڵکەوتەی سلێمانی و ناوبانگی شاری سلێمانی وەکو شاری ئەم تازەیە کە شاری ئەدەبی و داهێنانی ئەدەبیە ئەمە خۆی مێژوەکەی بۆ تقریبان ساڵێک پێشەوە کاتا گەڕێتەوە کە لە ئەو کاتێک کە ئێمە لە زانکۆی ئەمریکی بەڕێوەبەری پەیوەندیەکانی ئەوێ بووم بیرۆکەی ئەوە دروست بوو کە سلێمانی بە حکمی هەڵکەوتەکەی و بە حکمی ئامادەیی لە ناو بواری چاپەمەنی و ئەدەب و هونەر بەگشتی خزمەتی زیاتری لایەقە بەڕاستی بۆیە ئەم بیرۆکەیە لایەن برادرانی ناوەندی کەشکۆڵ لە ناو زانکۆکە ڕوها دواتر لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری کاک بابەکر و جەنابی خودی محافظ کۆمیتەیەکیان دروست کرد بۆ بە دوواداچوونی ئەم ئیشە و پشتڕاستکردنەوەی هەموو ئەو شتانەی کە پێویستیان پێیە بێت چکە نازان بەڕێز بزانیان نا ینی ئەو فۆرمەی کە پڕەکرێتەوە بۆ ئەم جۆرە داواکاریانە زیاد لە 45 لاپەڕەیە کە هەمووی داواکاری قورسقورسی تایە جانبێکی زۆر زۆر ئەساسی لە ناو ئیشەکەیە مەسلەی بوونی فستیڤاڵی گەلاوێژ بوو کە هەر شارێک لە دنیاە داوای بە پایتەختبوونی بوارێک بکا دەبێت لەو بوارەیە زۆر زۆر چالاک بێت ینی ئەکستریم چالاک بێت زیاد لە پێویست چالاک بێت کە ئەمە بەڕاستی بۆ شاری سلێمانی دروست و ڕاستە کە بە درێژایی ساڵانی 24 ساڵی گەلاوێژ لەم شارەیە کراوە بە بەردەوامی توانیوێتی ئەم فستیڤاڵە من ئەم ساڵۆک و بەڕێوەبەری فستیڤاڵەکە ئەتوانم شانازیەکی زۆر زۆر بکەم بەوەی کە ئەم فستیڤاڵە لە 24 ساڵی ڕابردوو یا توانوێتی خزمەتێکی زۆر زۆر گەورە بە ئەدەب و هونەر بکات لەم دەڤەرەی ئێمەیە بۆیە ئەمانە هەمووی لە بەرچاو گیرە و تەقدیمی یونسکۆ کراوە یونسکۆش زۆر بە خۆشحاڵیەوە نوێنەریان هاتە ئێرە و دانیشتن کۆمەڵێک دانیشتن و شت لەسەر ئەوە ڕێکخرا و بە هەموو ئەو داتانەیە ڕۆشنەوە کە ئێمە یابوومانێ وەکو کۆمیتەکە کە ئیشان لەسەر کردبوو وا بڵێن دەرکەوت کە بالفعل سلێمانی گەورەترین فستیڤاڵی ئەدەبی نەک تەنها کوردستان بەڵکو عێراقیشی تیاکرێت و ماوەیەکی زۆر زۆرە بەردەوامە کە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە لە 20مینەوە نێودەوڵەتیە ئەمە مقاومەیەکی زۆر زۆر گەورە بوو ینی پایەیەکی زۆر زۆر ئەساسی بوو لە وەرگرتنی ئەو ناوبانگەیە بەنسبەتی خودی فستیڤاڵەکە و ئەمساڵ و جیاوازی فستیڤاڵەکە و بەرەو پێشچوونی فستیڤاڵەکە ئەمە بەڕاستی خۆشببختانە ئێمە بە حکمەوەی کە درکمان بە بەوازەحی درکمان بەوە کردووەکەم ئیشی یەک دەستگا و یەک کەس و یەک شوێن و یەک براند نییە بەڕاستی بۆیە خۆشببختانە توانیمان حکوومەت هێرێم قەناعات پێ بکەین لەوەی کە پشتگیری بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری پشتگیری ئەم فستیڤاڵە بکات بۆەوەی کە باشتر و گەورەتر و جوانتر بێت چکە فستیڤاڵێکی وا کەمە زۆر زۆر دەگمەنە لە ناوچەکەشا نەک بەستەنها لە کوردستان و عێراقا لە ناوچەکەشا کە ئەوەنە ساڵ بەردەوام بێت یعنی ئەگەر لە مەجای فیلم و سینەمایە سەیریکەی قاهرەت هەیە لە مەجای هونەری موزیکا سەیریکەی جەڕەشت هەیە لە ئەوانە ینی ئەم فستیڤاڵانن کە تۆزێک ناوبانگیان ماوە ماونەتەوە لە پاڵیانە فستیڤاڵی گەلاوێژ شانازیکی گەورەیە بۆ ئەم ناچەیە بۆ ئەم منتیقەیە کە توانوێتی ئەوەنە ساڵ بە درێژایی چارەکە سەدەیەک بەردەوام بێت لە کۆکردنەوەی داهێنەران و نووسەران و ئەدیبان کە ئەم ساڵ خۆشببختانە یوبیلی زێوینمان بوو 25مین ساڵ بوو توانیمان پەل بۆ بەشەکانی تر و ژانرەکانی تریش بەهاوین و بەوەی کە فستیڤاڵی موزیکمان هەبێت و بەوەی کە شانۆمان هەبێت لە ناوکارەکانە کە بەو هیوایین ساڵانی داهاتوو ئەمە بە بەردەوامیەکی گەورەتر و باشترەوە بێت ئێمەش بە ئومێدین کاک سۆران بینە سەر پرسێکی جدیتر باسی فلم باشە بازاڕی فلم بە نسبەت کوردستانەوە یا دەورانێکی دیکە بکەین بە نسبەت باشووری کوردستان و سلێمانیەوە
بازاڕی فلم بازاڕێکی چۆنە بە نسبەت هونەرمەندان و دەرهێنەران و ئەو کەسانەی کە ئاکتەکەن لە بواری فیلمی سینەماییە سیکەبا من لە بازاڕی دەرەوە دەست پێ بکەم بۆی بینەرانی بەڕێزیش ئەوانەی کە ئاگیان لەم شتانە نییە زیاتر بەرچاو ڕوون بنیانی بۆی گرنگی باسەکەمانیان بۆ لە ڕوون بێتەوە ئێمە لە دەرەوە کە فیلمێک ئەکرێ ئەم فیلمە ئەبێتە مایەی طبعا ئەگە فیلمەکە باش بێت ینی ناوەڕۆکەکەی باش بێت دەقێکی باشی هەبێت و کارکتەری باشی تیا بێت و هەموو ئەو شتانەی باش بێت دەبێتە بەرهەمێکی باش ئەم بەرهەمە باشە ئەبێتە مایە حەسانەوەی کۆمپانیاکەش و کارکتەرەکانیش و پرۆدیوسەرەکەش و ئەوانەشی کە سرمایە گوزاریان تیا کردووە بۆ لەبەرەوەی کە داهاتێکی زۆر باشی بۆ هێنێتەوە بۆ ئەمەش لەبەرەوەی کە بینەرێکی باشیە بێت بینەری باشی لەکوێ بێت لە ناو بازاڕی هونەریە کە بازاڕی سینەمایە و شوێنێک هەیە و تۆ بلیتە بڕیت و ئەچی سەیری فیلمەکەکەی لە بەرامبەر بڕێک پارەیە ئەمە کێشەی ئەساسی ئێمە لێرەوە دەست پێیەکە کە ئێمە لە ئەساسە بینەرەکەمان تۆزێک کەمە یعنی لە چاو ئەو بینەرەی کە ئەتوانێت چەند ملیۆنێک فیلمێک چەند ملیۆنێک بیبینێت و داهاتێکی زۆر ئێستا مەسەلەی بۆکسۆفیس کاتێک کە سی ڕقەمەکانەکەی زۆر لە نەوتی عێراق زیاترە بەڕاستە یعنی ئەو پارەی ئەوان لە فیلمێکا دەستیانەکەوێت زۆر زیاترە لەو بیرە نەوتانەی کە ئێمە ژێرخان و سەرخانی خۆمانمان پێکاول کردو لە بەرامبەر بڕە پارەیەکا کە ناشگاتە دەستمان بەڕاستی بەداخەوە بەڵام ئەم داهاتە کە لە هونەرەوە سەرچاواگرێت داهاتێکی زۆر نەبڕاوەیە لە بن نەهاتووە لە بەرەوەی تۆ بەردەوام داهێنەر دروستەکەی ئەدیب و نەرمەند دروستەکەی ئەمانە داهێنانی تازەترەکەن بەرەمی تازەتریانە بێ کەواتەم بازاڕە بەردەوامە بێت بۆ بینەرەکانی لای ئێمە ئەم عملیەیە بۆچی وانە یەکەم بە حکمیەوەی کە بازاڕی بینەرەکەمان بچووکە یعنی ئێمە ئەگەر فیلمێک دروستکەین ئەم فیلمە بەداخەوە کە دڵنیام دواییە سەرباسی لەگەڵ جەنابتا مەسەلەی زمانی ستانداردی کوردیە کە ئەمە یەکێک لە مشکلە گەورەکانی بازاڕی هونەریەکەمانە ئەم بازاڕی هونەریە بڕناکات لە دەرەوەی خۆمان تەنانەت ئەگەر فیلمەکانمان مەسەرەن هەنێک کەناڵی وەکو بۆ نمونەوەکو کورد ماکس و ئەمانە هاتوون لە بەروی بینەرەکانیان زیاتر بە خۆیانەوە بێهێڵنەوە بینەری بادینی لیان زویر نەبێت سۆرانیەکەیان بە بادینیش تەرجەمە کردووە ینی هەمان ئەو شتەی کە بە سۆرانی ئەکرێ بە بادینیش ئەکرێ بۆ بە حکمی ئەو دووریە فەرهەنگیە کولتوریە لە ڕیشە یعنی ڕیشەیەیە کە لە بینی ئەم شوێنە جیاوازانەی کوردستان هەیە جا بابینەوە سەرباسەکەمان ئێمە بەداخەوە بازاڕی هونەریەکەمان بچووکە بەو پێی ئەگەر ئێمە فلیمەکەمان زۆر وەکوتمان بە هەموو پێودانەکان فلیمێکی باشیش بێ بەرهەمێکی باشیش بێ کاتێکی خێنە سینەماکەوە بینەرەکە کەمە هەنی ئەم بینەرە ئەوە نییە کە تۆ بتانی لە داهاتووە قازانج بکەی بۆەوەی پارەی زیاتر خەچکەی لە فیلمێکی ترا و لە هەموو دنیا شاوایە لای ئێمە ئەمە یەکێک لە خەلەلەکانمانەکە بە حکمی مەسەلەی زمانەکە و سنوورداربوونی بەرهەمەکانمان لە یەک ناوچەی کوردستانە ناتوانین ئەوە بکەین یعنی ئێمە بینەری ڕۆژهەڵاتمان نییە کە چەند ملیۆنێکە بینەری ڕۆژاوامان نییە کە چەند ملیۆنێکە بینەری باکوورمان نییە کە چەندین ملیۆنە ینی ڕاستە ئەمە بێژگەلەوەی کە ئەو هەموو بینەرەی دەرەوەشمان و تاراوگەشت لە کیسمانە چێ بە حکمیەوەی کە خۆشتەزانی ماشەڵا دنیای میدیایی کوردی ئەوەنە بەربڵاو بۆتەوەنە بەربڵاو بۆتەوە کە میدیایەک نییە بە تایبەتی وەکو میدیایەکی با بڵێن میلی خەڵک سەیری کا لە هەموو ناوچەکانەوە ئێمە نیمانە شتەمان نییە دەمێکیشە نەماوە اینجا ئەم حاڵەتەوەکە کە تۆ دەڕووی بینەرەوە بازارەکە و بچووک بێت لەلایەکی ترەوە ئەو بڕەپارانەی کە وەرە گیرێتەوە لە پرۆدیوسەرەکان و بەرەمێنەرەکان لە مەجای سینەمایە کە بەداخەوە تا ئێستاش حکوومەت هیچ شتێکی بۆ ئەم حاڵەتە نەکردووە کە کەسێک کەرتی تایبەت هاتووە سینەمایەکی دروست کردووە کەس بە زۆر پێی دروست نەکردووە ئەو خۆی دروستی کردووە ئەوێ قازانج کات مافی خۆیەتی کە پارەی دەستکەوێت بەڵام ئەو پارەیە زۆرەکەوێت لەسەر بەرەمێنەرەکان و لەسەر فیلم سازەکان باشە بۆ بە حکمیەوەی هەنێجار تا لە ساڵات 45 ئەڕات کە ئەمە کاتە نیوەی ئەو پارەی کە ئەو خەرج لەلایەنێکی تریشەوە کاک سۆران لەو ڕۆوە بە حکمیەوەی لە ماوەی ڕابردووە پرۆدیوسەری یەک لە فیلمە هەرە باشەکانی کورد بووی بەڕاستی ینی تووشی ئەو کێشە و گیر و گرفت و گرێ و گۆڵە نابن ینی چۆن قەناعەت بە تاجر و سەرمایەدارێکی کوردەکەی کە مەسەلەن سینەما هونەری حوتەمەوە بڕەپارەیەکی باشی ئەوێ وەکو فەندی فیلمێک ینی تووشی مەشاکیل نەبوونە لەو ڕوانەوەیە سەرمایەدارەکان ڕیاکشنیان باش بووە بەرامبەر دڵنیاییەوە ئەو مشکلەیەکی گەورەیە چکە کاتێک کە تۆ خودی خۆت لە وەزعەکە رازی نەبیت سینەماگارەگەلی رازی نەبێت بەرەمێنەرەگەلی رازی نەبێت خاوەن سینەماگەلی رازی نەبێت
کەواتە خەلەلێکی گەورە هەیە ئەم خەلە گەورەیە ئێمە چەندان جار چەندان ڕێگامان دۆزیەوەەوە بۆ حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە لە پشتی ئەم نوع مەشروعانەوە بێت چکە بەڕاستی یعنی ئێمە چین ئێمە بە یەک نەفەر و دوو نەفەر مەهماکان زۆر حەزمان لێ بێ یعنی لە لای خۆمانەوە یا لە لایەکی ترەوە بۆ یەک جار ینی تۆ ئەو پەڕی ئەگەر بتانی شتێکی واش بکەی بۆ یەک جار دەتوانی بڕەپارێکی باش لە سەرمایەدارێکەوە بێنی چکە ئەوش لە بەرامبەر یا سەرمایەدار شتێکی ئەوێت دەستی کەوێتەوە کە ڕۆژانە پارە بۆ ئەو خەرجەکە کەویش مەسەلی براندینە کە لەم ڕۆوە بەڕاستی هیچ کامیانگلیان نەبووە ئێمە بە سوپاسەوە بۆ فیلمی خۆمان فیلمی سفرنۆ لەگەڵ بەڕێزان لە قەیوان لە گروپی کۆمپانیەکانی قەیوان ئەو فیلمەمان کرد کە بڕەپارێکی زۆر باشیان ناینەیە کردە ڕوبعی بەرەمێنانی فیلمەکە زۆر لەوە زیاتر ینی زۆر ڕازی بوون لەو دەستکەوتە معنەویەی کە لە ڕێگەی براندینەوە دەستیان کەوت لە فیلمەکەیە چکۆم فیلمە ئێمە لە سەرەتاوە پێمان وتن بینەرێکی باشیە بێت بینەری باشیە بوو لە میدیایە ناوی باشتان ئەبرێت ناوی باشیان برا لە دەرەوە لە نزیکەی 12 وڵاتی ئەوروپی لە قاعی گەورەیە هەر جاری 2000 کەس سێری ئەم فیلمەی کردووە لە هەموو فیلمەکانە ئەوان ناویان براوە براندەکەیان بەکارهێنراوە ینی سەرمایەدارەکان هاتوونەتە ژێرداری ئەوەی کە پشتی ئەم نوع پرۆژانە بکردن بەڵام بەتەنیا بەوان ناکرێ بەڕاستی چکە ڕقەمەکان گەورن سینەما یعنی وەکو ئەڵێن هێڤی ئینداستریە یعنی ئەوەیە کە با بڵێن وەکو کارگەیەکی بەرەمهێنانی قورس وایە بەرهەمێنانەکەی قورسە مەسەلەن بۆ نمونە تۆ گەر بتەوێت دوکانێکی جگەر دابنەی بۆ نمونانی شتەکانی ئەوەنە کەمە کە هەموو کەسێک دەتوانێت دابنێ بەڕاستی بەس ئەگەر بتوە ئەگە بتەوێ کافتریایەک دابنەی پێویستە بە زۆر زیاتر لەو شتانە هەیە کە وەکو بۆ کەبابخانەیە یاخود جگەرخانەیەک پێویستە مەجای بەرەمهێنانی سینەمایی بە حکمیەوەی کە زۆربەی زۆری نەک هەموو هونەرەکان لە خۆیان کۆ کاتەوە تو پێویستە بە شێوەکار هەیە پێویستە بە موزیسیەن هەیە پێویستە بە ئەکتەری هەیە پێویستە بە شانۆکار هەیە پێویستە بە خەڵکی ئادایرەکتەر هەیە کە ئەمانە ئێمە هەر هەمووی دروست بووە هەمووی خەڵکی باشمانەیە دەستی ناوخۆیی باشمانەیە ئێستا کرێکاری هونەری باشیشمان هەیە لە ناوچەکەی خۆمانە بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە بە حکمیەوەی کە هیچ لایەنێک هیچ مؤسسەیەکمان نییە ئێمە لەم بوارانەیە پشتگیری ئەم مەجالانە بکات ینی سەری بگرە و بەری بگرە ئەمە ئێمە ئینمان هەیە یەکێتی هونەرمەندانمان هەیە کە جەنابتان نەزانن چەند دەست و پێ بەسراون لە لایەکی ترەوە مەسەڵەن کۆمەڵێک سندیکا و یەکێتی ترە هەیە کە هیچیان ناتوانن بۆ مەجالی بەرەمێنانی لە تەجروبەی سفرنۆیە کاک سۆران من وا هەستەکەمانی ئەمە شتێکی سەطحیشەوە نیەین بێ ینی زۆر احتیماتان کردوتە سەر ئەکتەرە قدوەکانی کورد ینی ئەکتەرە ڕقەمەکانی کورد ڕاستە مەسەلەن کارکتەرێکی وەکو ژاڵەخان گەنجە و وابزانام تەجروبەی تەجروبەی یەکەمی بوو لە فیلمە بەڵام بۆ شتەکان بەو شکڵە بێ با بڵێن ینی ئەکتەرە قەدوەکان ڕاستە خۆ من ئەو پەڕی تێرم خوارد لە تەمسیلی کارکتەرێکی وەکو کاکسیروان بۆ نمونە یا کاکشوان یا کاگمایر ئەو برادرانە بەڕاستیکە هی ناکرد ئەمە شتێکی باشە بەڵام قۆناغێک نایەتە پێشەوە بەرلۆمی ئەکتەرە گەنجەکان بکەون ینی ئەو هەنگاوە خۆشبەختانە لە فیستیڤاڵی فیلمە نرا چەند گەنجێک با بڵین خەڵات کرا چەند گەنجێک هێنرانە پێشەوە بۆ کاری فیلمیش بۆ شتێکی وایی نەبێت ینی لە قۆناغێکە طەبەقەیەکی گەنجیش بێتە پێشەوە لەو کاگازان لە مەجای هونەر و داهێنانە گەنج و تاقەی گەنج پشتگوێ ناخرێ بە هیچ شێوەیە ناتوانین پشتگوێ بخەی ئێمە گەر دقەتی فیلمەکەتدا بێ وەکو کارکتەر باس بکەین ئێمە دوو کارکتەری کاکشوان هێشتا هەر لەسەر ئەم جیلە و لەسەر خۆمان حسابە بەڕاستی ئەگە کاگمایر و کاکسیروان بێنیتە ئاراوە ئەوان لە جیلێکی تر بن پێویستە بەوە ئەبێت ینی چەند جوان بوو سینەما لە سینەمایە تۆ ئەم کارکتەرە قدوانە بینیتەوە لەسەر ینی تا ئێستا تۆ لەسەر پەردەی شانۆ بینیتن ئەو کەسانە ئێستا لە ناو کارێکی سینەماییە بەو ئاستا کە خۆیان لە خۆیان ڕازی بن و حەزیان لە کارکتەرەکانی خۆیان بێن ئەمە هەنگاوێکی جوان بوو بەڕاستی لەلایەن پرۆدیوسەر و مخرجەکانەوە بۆ ئیشانە ناشکاتە ئەوەی کە تۆ پشتگوێی توانایی نوێ بخەی بەعکسەوەی مە توانای نوێشی زۆر زۆتیا بوو یانی ڕۆکۆیی کە جەنابێ ئاماژۆپەیە
ژاڵەخان یەکەم بەرهەمی سینە فیلمیەتی کە ئاسان یەکەم بەرهەمی نواندنی بوو لەو کاتانەیە تەمرینی کرد بۆ دراماکەی کە ئەو کات ڕاستە لە حاڵەتێکا لێرە دەورەکەشی زۆ قورستر بوو ینی کارکتەرەکەی زۆر جیاوازتر بوو لەوەی کە خۆی هەیە لە هەموو حاڵەتێکە ئێمە پێویستمان بە هەردوو جیلەکە هەیە بە هەردوو نەوەکە هەیە کە بەردەوام نەبن. باشە کاک سۆران کێشەیەکی کەمان هەیە نزیکی 80 شتێک شۆڕشی کورد لە خوێن و لە ئاگر و لە غەزەبا گەوزە بەڕاستی شەڵاڵی خوێن کران هەر کەسێکمان من کاری میدیایی بکەم جەنابەت کاری سینەمایی بکەی بەرمانەکەوێ ئەم شتانە هەی بەدەستی خۆمان نییە هەرچەند تۆ ئەتەوێ دەمێک لە سیاست نەکوتی بەڵام واقع و کۆژانی کۆمەڵگەکە دوار لێ ئەەکە تووشت دەکات دیسانەوە ئەگەڕیتەوە سەر خاڵێک کە ڕامیاریە نالەباری باری ڕامیاری و سیاسی میلەتەکە دوار لێ ئەکا تووشی کۆمەڵێک گرفت بی مەسەلەن ئێمە لە دوای قۆناغەکانی کۆچ کردووان دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ و کاک حەمەی مەلاکەریم و ئەمانەوە ئەتوانم بەو پەڕی چۆن بڵین دوودڵیەوە بەبێ دوودڵی هیچ هەوڵێکی وا جددی وارەی نەما بۆ دروستبوونی زمانێکی یەکگرت و ستاندار بەڕاستی کە لە کاتێکا ئێمە ببوورە مشتەمەعێکین میلەتێکین کە زۆرترین دیالێکتمانەیە باشە 4 دیالێکتی ڕئیسی هەر زمانی کوردیمانەیە بڕۆ بگەڕێرەوە بۆ منتیقەی موکری و سەیری ئەو هەموو فۆلکلۆر و داستان و هەقایەت و با بڵین داستانی سینە بەسینەی منتیقەی موکریان کە ئێمە نەمانتوانیوە کەڵک لەم شاکارانەی ڕابردوو وەرگرین زمانێکی ستاندار دروستکەین نەبوونی زمانێکی یەکگرت و تا چەندێک گرفتی بۆ ئیشەکانی ئێوە دروست کردووە. وڵا بە تەکید کاکە ئازادۆکو لە سەرەتاوە ئاماژەم پێ ینی ئەم بازاڕە بازارێکە کە مەسلەی کێشەی زمانەکە زۆر داخراوتری ئەکات خۆی لە ئەسڵا بازارێکی داخراوە بازاری هونەری کوردستان بازارێکی داخراوە بەحکومەوەی یەکگرتوونیە دابش بۆ بەسەر 4 وڵاتایانی ئەمە خۆی ئەمە لە ئاساسا کێشەیەکی زۆر گەورەیە چکە ئەگەر تۆ بتێ شتێک بازاری بۆ پەیاکەی لە ئێران بۆ هونەرمەندێکی کورد ئەوێ بە فارسی بیکەیت ینی ئەمە بە کوردیەکەی ئیشەکە و ناڕوە لە تورکیاوێ بە تورکی بیکەی لە مناطقی عەرەبی ئێرە و سووریاوێ بە عەرەبی بیکەی ینی ئەمە وا کات کە تۆ بەردەوام ئەو مشکلێتە بێ لەناو خۆمانە لەناو خودی زمانەکەیە کە زمانی کوردیەکێکە لە ئەو زمانانەی کە نەک هەر زمانی کوردی با بڵین هەر هەڵکەوتەی کوردی بە حکمی ئەوەی کە وەکو دکتۆر عرفان مستەفا باسیەکە کە فیلسوفێکی ینی فیلسوفی زینووی کوردە بەڕاستی ژیانابێت ئەوەی کە ئەو باسیەکات کە کورد هایبەردە ینی شتێکە لە نێوان هەموو شتەکانی ترایە بە زمانەکەشمانەوە ئێمە زمانەکەشمان لە ناو با بڵێن 4 ئیمپریالیستی گەورە معلوم نییە ئێمە ئایا زمانێکی ستانداردی کوردیمان هەیە یا نیمان ئەگەر هەمانە بۆ بەکار نایێت ئەگەر نیمانە بۆ دروستی ناکەین لەم حاڵەتەیە ئێمە ئەوەی کە ئەیبینیتەوە ئەوەی کە ئێستا هەیە بۆ زمانی کوردی شتێکە بەناوی هایبەردەوە ینی نە ئەم لایە نە ئەو لایە نە هەیە نە نییە هەروەکو دەوڵەتیەکە ئەوەکەوەی کە دەوڵەتمان هەیە نیمانە معلوم نییە نیمانە هیچمان نییە هەشمانە و نیشمانە ینی ڕاست نەتەوەینیانە بەڵام ئەو شکڵە مەسەلەن ئەو دیدە کاک سۆران چۆمسکی قسەی زۆر لەسەر کردووە مەسەلەن لەسەر مەوزوعی زمان ئەگەر تێڕوانینە جیهانیەکەی وەربگرین یەیتەوە کۆچکردو مەسعود محەممەد لەسەر ئەم مەوزوعە قسەی زۆری کردووە و تێز و منازەراتی زۆر باشی هەیە هەر کە کاتێک زاراوە سازی پێوانە بخوێنیتەوە زۆر شت هەیە بۆ دەرەکەوێت لە گرێ و گۆڵەکانی زمانی کوردی ئەیکە ئەم هەوڵانە هەبووە مەسەلەن ڕێگرەکانی گەورەیە کاگازات ڕێگری دروستبوونی زمانی ستانداردی کوردی زۆر گەورەیە مەسەلەن بۆ نمونە حتا ئەو کاتانەی کە من بەڕێوەبەر جەناتە زین بەڕێوەبەری هونەری ڕەخنەی چاودێریش بووم تاکە سەرچاوە بوو بۆ مەسلەی ئیشی نەقدی لە ناوچەکەیە ڕاست ئێمە لە 41 ژمارەیە یعنی لە 41 زنجیرەی بڵاوکراوەکەمانە هەر جاری مێزگردمان لەسەر لەگەڵ کەسێک و لەگەڵ دکتۆرێک و لەگەڵ ئەخساییەک لە مەجای زمان و زمان ناسی و لنگویستیک و زمانی ستاندارد و ئەمانەیە کردووە کە ئایا بەڕاستی ئەمە بۆ ناگەن بە نەتیجەیەک لە مەسەلەی زمانی کوردیە یەک شتیش هەیە یەک شکڵ هەیە کاک سۆران مەسەلەن بۆ حکومەی 100 ساڵە زمانی سۆرانی زمانی حکومڕانی و قەڵەمڕە و با بڵێن
حکوومەت و ڕێنووس و جەریدە و ڕۆژنامە و ئیعلامە تقریبا شکڵێکی ستانداری وەرگرتووە بەڵام عینن تەصنیفەکەی ئەو ڕەیەیە کە تۆ ئەیڵێی نە هەمانە و نەنیمانە ئەیتەوە سەر ئەوە مشکلەکە ئەوەی ڕاستە ئێمە ئێستا کتابی فەرمی هەرێمی کوردستان بەچیە نووسرێ بە زمانی سۆرانیە نووسرێ بەڵام کاتێکە چیتە زاخۆ و دهۆک تابلۆکان بەچی نووسراوە بە کرمانجی نووسراوە ئەمە ئاساییە یعنی تا ئەو شوێنە ئاساییە لە بەرەوەی و منتیقەیەکە و مافی خۆیانەوە حەقی خۆیانەوە ئەمانە لای ئێمە بەچی نووسراوە بە سۆرانی نووسراوە بە کرمانجی نووسراوە ئاساییە بەڵام کێشەکە ئەوەیە لە ئەساسا ئێمە گەشتینێتە مەرحەلەیە کە بەداخەوە لە یەکتریش تێناگەین ئەوە کێشە ئەمە ئیتر کێشە ئەبێ فیلمێکی شەوکەت ئەمین لێرە نەڕوا بۆ ئەبێ سفرنەوە لە دۆوەک نەڕات ئەمە هەمووی ئەو کێشانە دروستەکات یعنی کە بەڕاستی یەکێکە لە ئەگەرە گەورەکانی کە بەداخەوە ینی کەس پەنجەی بۆ نابات ئەو مشکلە گەورەیە چکە مشکلەی ئەو نییە بۆ نمونە نەوت زمانی نییە دەریێنێ ئەیفرۆشی ڕاستە بەس ئەگەر هوەر ئێمە بە هوەر پەروەردە بکراینایە هوەرەکەمان لەبەرەوەی کە زمانەکەی ستاندارد نییە و نافرۆشرێت ئەو کاتە ئیشێکی جدیتریان لێ کرد یعنی ئێمە زمانمان سووە لە هەموو بەرنمەیەک لە هەموو تەلەڤزیۆنێک لە هەموو مناسبەیەک لە هەموو فستیڤالێک ئەوەڵی فستیڤالەکە و ئاخری مناسبەکە و هەر هەمووی باسیەوە کەین تکاتان لەکەین پێکەوە میشاکرێ بە یەک کەس و دوو کەس ناکرێ یعنی ئەمە هەوڵە ئەمە حەزی دڵی خۆمانە ئەمە پێویستی بە مەرحەلەیەکی ترە کە مەرحەلەی یەکگرتوویە بۆ ئەم بۆ من و تۆیە کە هەر کارکتەرێکمان لە وەسەتێکی سەقافیە ئیژەکەین لە کوردستان ینی باوەڕە بێ من تەسەورەکەم بەلای تۆشەوە ئاسایی بێ بەیانی ئەگەر لە بوعدێکی نەتەوەی و قەومیەوە قرار بدرێ زمانی کرمانجی بکرێ بە ستاندار وڵای من یەکەم کە زۆر ئاساییە ینی تۆ 6 مانگە پێویستە بۆ خۆشت و بۆ مناڵەکانیش بۆی بکەیتە سەرسکە زۆر ئاسایی فعلەن وایە ئەشتوانەیە و خەڵکە بە زمانی خۆی قسە بکا بە نەک بە زمانی خۆی بە شێوەزاری خۆی قسە بکا با بڵێن ڕاستە بە لەهجەی خۆی قسە بکە زۆر ئاساییە بەڵام زمانی نووسین و ڕسمیاتت زمانی زانستی تۆ ئێمە بەس باسی هونەرەکەین زمانی زانستی چ وێرانەیەکە لە بەرەوەی کە کەس نازانێت چۆن ئیشی لەسەر بکەن ینی ئێستا بڕۆ بۆ مستەڵاحێکی ئینگلیزی تێ بیکەی بە کوردی لە مەجالە پزیشکیەکانە یا ڕۆگناسیە یا چێکە ئەبێ دەسی دەکە زماچکەی بۆی کە ئەم سەڵاح و تۆزێک بۆ نزیک کاتەوە لە زمانە من ئەگەر هەڵە نەبم وەرژێڕی زمانی زانستیمان پێم وە بێ تای سەر مامۆستا جەمال عەبدوو لە ڕاستە بیست بێتم یا ئین بوو بێ و ئەوانە ینی کێشەکان لەوەیە ئێمە باسی فیلممان کرد کەمێکیش باسی فیستیڤال بکەین جیاوازیەک هەیە کاک سۆران لە بینی تەوزیعی زۆنەکانە مەسەلەن فیستیڤاڵی فیلم لە سلێمانی ئەکرێ کەرتی حکوومەت گرنگیەکی وای پێنادە بەڵام ئەبینی لە دهۆک ئەکرێت بە ڕەقەمێکی مەسەلەن دەهێندەی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی سلێمانی دەعم ئەکرێ پشگیری ئەکرێ ئەم جیاوازیانە بۆ هەیە با بڵێ من وا نازانم ناوچەگەریە بە هیچ شێوەیە ینی من ئەو شتەی تیا نابینمەوە بە حکمیەوەی کە بەڕێوەبەری هەردوو فستیڤالەکە دۆست و هاوڕێ نزیکی خۆ من لە زاری خۆیانەوە لە ناو ئەجوائی ڕاستەقینەی فستیڤالەکانەوە ئەوەی کە من بۆم عین دەرکەوتووە ئەوەیە کە فستیڤالی دهۆک بە حکمیەوەی تۆزێ سیستماتیزەتر ئیشی لەسەر کراوە ینی ڕێکخراوتر چوونەتە پێشەوە ڕێکخراوتر حکوومەتیان تێگەیانوە لەوەی کە ئەم ئیشە بەم بۆردەوە یا بەم چەند کەسەوە ئێمە بەردەوامی ئین بەم ئیشە هونەریە و لە ئاستێکی بەرزی شایشتویانەتەوە فستیڤالی سلێمانی کە فستیڤالێکی جوانی نازداری ئەم شارەیە بۆ فیلم کێشە و مەشاکلیان زۆر بوو ئەمە ناشارێتەوە ینی ئەم لە میدیای ئەم لە هەموو شوێ لە خۆشیان ئەمە باشە زانن کە کێشە و مەشاکلەکان وای لێ کردوون کە زۆرتر بەرەو دواوە بێن و دەست بەسراوتر بن و ناڕێکخراوتر دەرکەون لە ناو حکوومەتە حکوومەتیش بەڕاستیەوەی کە من لەگەڵ جەنابی وەزیرە قسەم کردووە بۆەوەی کە ئەم شتانە چۆن ڕێک بخرێتەوە بە بەردەوامی چاوەڕێ ئەوەی کردووە کە کۆمەڵێک مشکیلە و پارە خواردن و نازانم ناوبانگی خراپ و ئەم شتانە هەیە جارێ با ئەمانە چارەسەرکەین یینەوە بەلای فستیڤالەکەەوە بۆ چاکردنی ئەمە وای کردووە نەک تەنانەت فستیڤالەکە بەرەو پێشەوە نەبا ئەسڵەن لە شوێنی خۆیان ڕایگرێت و بەرەو دواوەشی بەرێ بۆ پێی کە تۆ بەردەوام پێویستە بە ناوبانگێکی باشتر و بە ئەوەیەکی باشترە ئەگەر ئەم کێشانە بە خۆتەوە بهێڵیتەوە درەنگتر ینی حکوومەت بەداتەوەیێت ئەوەی کە من لی تێگەیشتوم لایەنی حکومی مشکلیان لەگەڵ فستیڤالی سلێمانیە ئەمەیەک کەمتر ڕێکخراون
لانی با بڵێن فستیڤاڵی فیلمی دهۆک باشتر توانیویانە حکوومەت قەنەعەت پێبێنن بەو پێوەرەی کە یاویانە بە حکوومەت کە ئێمە فستیڤاڵەکە لەم ئاستەیە و بەم شێوەیە و لە ئەوەیە تا ئەوەنە بەردەوامە بێت لە یەکتری تێگەیشتون بەڵام کێشەی ئێمە لێرە لە سلێمانی لەگەڵ حکوومەتە و لەگەڵ حکوومەتی حتا با بڵێن لۆکەڵیشە ئەوەیە کە هەم دەست بەسراوترن لە ڕووی مەسلەی بوجەوە هەم درەنگتریش ئەگەن بە یەکتری و لە یەکتری تێگەن چونکە ئەم کێشە و مەشاکیلانە لە بینیانە. باشە کاک سۆرانیەک مۆزوعی زۆر گرنگی ترماوەکە قسەی لەسەرکەین لە ڕووی مطالعە و نووسین و ئەو گەشە ئەدەبی و فکری و فەلسەفیانەی کە ئەکرێ خۆشبەختانە لە دوای تەوژمی ساڵی 2000ەوە جگە لە تەوژمەکان کۆمەڵێک قۆناغ هاتە پێشەوە یا با بڵین کۆمەڵێک گروپ هاتنە پێشەوە کە خەڵکانی موسەقەف و بەتەدارک و با بڵین معریفی و ئەوانە بوون. باشە ئەتوانم بڵێم لە دوای 2015ەوە قۆناغێکی بە پێچەوانی نیمچە ڕاچەنینەوە با بڵین قۆناغێکی کشوماتی و با بڵین پرۆسێسێکی سلەولی هاتە ناو جیلی نووسەران و معریفە خوازەکانەوە کە کەمتر نەقد ئەبینی. باشە کەمتر جەلسەی نەقدی ئەبینی هەم لەسەر فیلمەکان هەم لەسەر بڵاوبوونەوەی ئەو کتێبانەی کە ڕۆژانە لە کتێبخانەی گشتی سلێمانی وە ئەو دەستگایانەی کە مەطبعەیەکەن بۆ لە چاپدانی کتێب مەسەڵەن کتێبی زۆر باش دێتە بازاڕەوە یا دێتە بەردیدەی خوێنەران دوایی نابینی جەلسەیەکی نەقدی لەسەر بکرێ یا دانیشتێکی ڕەخنە ئامێزانی لەسەر بکرێ. ینی ئەم توێژە بۆ توێژە بوونە بە توێژێکی بێتاقەت و کەس تااقەتی ڕەخنە و ڕەخنەگرتنی نەماوە لەو بواران خۆی شەڵا هەبووە ینی توێژەکە هەبووە ئەگەر بێتاقەتیش بۆە قەی ناکە ینی وەکو جەنابتێڵی بەس نییە ئێمە مشکلەکەمان ئەوەیە کە لە بازاڕی هونەری و ئەدەبی لێرە بۆیە کەمتر ینی خاوترە کەمتریەتە بەرچاوی خەڵکو و کەمتر بازاڕی هەیە و ئیشی هەیە و داهاتی هەیە ئەوانە لە بەرەوەی کە ناقدە نییە لە بەرەوەی کە ڕەخنەگرن نیە ئەم ڕەخنەگرانە کە وەزیفەکەی ڕەخنەگرتن بێ نەک لە داخی فلان لەبەر خاتری فلان ینی ئەم شاعیرەی حەز لێ نییە دەقەکەی بە پێی حەزەکەی خۆی خوێنێتەوە ئەم ڕۆمان نووسەی زۆر بەدڵ نییە شخصیەتەکەی یە دەقەکەشی بەپێی ئەو شخصیەتە ئاخێنێتەوە ئەمە ڕەخنەگرتن نییە بەڕاستی ینی لە هەموو دنیاە مەسەلەن بۆن منەوە فستیڤاڵانەی کاکرێ ئەو فستیڤاڵی ئەدەبی گەلاوێش فستیڤاڵی فیلمی سلێمانی فستیڤاڵی شانۆ ئەمانە کە ئەکرێ بەڕاستی نابێ بەبێ نەقد تێپەڕن ڕاست ینی کاتێکە بۆ نمونە ئێمە ماوەیەک لە بنکەی گەلاوێ ژوامان کردبوومان بە ینی بە بەرنمەیەکی خۆمان کە هەر کاتێک درامایەک تەواو ئەبوو ئێمە هەموو کاستی دراماکەمان بانگە کردە ناو هۆڵەکەی خۆمانەوە و کۆمەڵێکیش خەڵکمان بانگە کرد وەکو ناقد کە لەسەر ئیشەکان قسە بکەن. ئێستا ئەم ناقیدە لەوانەیە بڵێ کاگازات دەست خۆش بێت تۆ ڕۆڵەکە و زۆر باش بوو زۆر ئەمە بوو زۆر ئەوە بوو وەکو ڕۆڵ بەڵام کاتێک هەیەتە سەر مەسلەی دەق کاتێک هەیەتە سەر مەسلەی هەموو پێودانگە ئەدەبی و هونەریانەی کە بەرهەمێکی پێ باشتر ئەکرێت پێویستیان پێێتی ئەو کەسانە پێویستیان پێێتی ینی ئێستا ئێمە لە چەپڵە و دەستخۆشی دەرچوین بەڕاستی پێویستمان بۆ هەیە کە خەڵکێک هەبێ بڵێت ئێوە لە فلانە شوێنە بە فلانە مێتۆت ئێوە ئەبواە ئەمە تام کردایە وا تام کردایە بۆی ئیشەکەتان باشتر وایە کە ئەمە هەموو مەجالێکی هونەری بەڕاستی توانێ بەرەو پێشەوە باشە بەداخەوە ئێمە ئەوەمان نییە بەداخەوە کاک سوەرانیان یەک شتی تر تەماشا بکەی ئەگەر جەنابەت معلوماتت هەبێ لەبارەوە ینی مەحقوڵە وەزعی ئەدەبی و زمانەوانی و ڕێنووسی ئێمە 50 ساڵ پێش ئێستا باشتر بوو دلیلەکەشی هەر بووە ئەگەڕێتەوە تۆ لەژێر دەسەڵاتێکی سەربەر و ملپەڕێنی وەکو بەحسە کۆڕی زانیاری کوردت هەبوو گروپی ڕوانگەت هەبوو برادەرانی کەفرید هەبوو باشە ینی بەحساب ئەکادیمیای کوردی درێژە پێدەری کۆڕی زانیاری کووردە لە چەندین نووسەر چەندین بەرنامەمان لەگەڵ چەندین کارکتەری وەک بەڕێزر لەسەر ئەو کورسیە کردووە ڕێیان وا بووە کە تازە کورد بە خەونیش موسسەیەکی تری وەکو کۆڕی زانیاری کورد نابینێتەوە بەخۆیەوە یعنی پێدوان نیە جگە لەوەی کە نەبوونی موسسە و نەبوونی دەعمێکی باش لەلایەن حکوومەت و کۆمپانیەکانەوە لە هەمان کاتیشا مەسەلەن دەستگایەکی وەکو دەستگای ئەکادیمیای کوردی هەیە من نازانم چی کراوە ساڵی 93 بە دواوە
حزبەکانی خۆمان کە هاتنە سەر حکوم یەکەم شت پەلاماری خەڵکیاننا چونکە بە حکمیەوەی کە لافوگەزافی دیموکراسیمان لێەیە ئەمان و دیموکراسیە سیستمەکە پێویستە بە 4 ساڵ جار انتخابات هەیە بۆی پەرلەمان دەستنیشانکەی بۆی ئەمە بکەی باسەکەمان دوور نییە زۆر نزیکیشە لە وەزاکەوە ڕاستە لێرە پەلاماری خەڵکیان نابووەوەی کە خەڵکەکان بۆ خۆیان کەسب بکەن اینجا پەلاماری توێژەکانیان نا توێژەکان چێن نووسەرانن ئەدیبانن هونەرمەندانن مەسەڵەن پزیشکانن نازانم هەموو مامۆستایانن سندیکایان بۆ دروستکردن کە لە هەموو دنیاە ئەم شتە بەعکسەوەیە سندیکا دروستە بێت بۆی داوای مافی خۆی لە حکوومەت و لە حزبەکان بکات لای ئێمە حزبەکان سندیکاکانیان دروست کرد بۆی داوای مافی خۆیان نەکەن لە حکوومەت و لە ینی ئێستا بڕۆ بۆ نمونە ینی من حەز ناکەم ناو بڵێم بەڵام بەداخەوە من خۆم ئەندامی کارای کۆمەڵێک سندیکام یەکێک لەوانە ڕۆژنامە نووسان بە حیاتمان نەدانیشتنێ نە کۆبوونەوەیە نە کۆنفرانسێ نە چاکەیە نە خراپەیە هیچ ئەمە یەکێکی تر مەسەرەن ئەندامی سندیکای ئەندامی یەکێتی نووسەرانی کوردستانم کە ساڵی یەک جار دامانە نیشێنن کۆمانەکەنەوەڵێن ئەم ساڵی شتێ پەڕی و پیرۆزمان بێ و بین بە 51 ساڵ 52 ساڵ 53 ساڵ یعنی ئەمە لە مەجای با بڵێن ئەو مەجالانەیە لە مەجای کارواری هونەریە هەر نیمانە یعنی ئەوە یەکێتی هونەرمەندان واز دەبێنە بەڵام مەسەرەن بۆ نمونە تۆ خانەی سینەمات نییە ماڵی سینەمایە کۆمسیۆنی سینەمایە ئەو شتێک کە علاقەی بەسەر بەڕێوەبردننی استراتیژ و پلانی سینەماوە هەبێ لە وڵاتەکەیە ئێمە نیمانە 2 ساڵە 3 ساڵ ئێمە لەگەڵ حکوومەتە لە مقۆیان بۆی کە ڕێگا چارەیەک بدۆزینەوە بۆ ئەو ئیشە هەر نەمانتوانێەوە بیدۆزینەوە هەنی ئەمە واکات کە تۆ نەتوانی بەڕاستی ئەو لەو هەنگاوانەیە بەرەو پێشەوە بڕۆی بەداخەوە وڵا دەست خۆش بە کاک سۆران دیارە کۆمەڵێ مۆزوع و پرسی تر مابوو بێنینە بەرباز بەڵام زوو کات تەواو بوو بەداخەوە بەڵام هەوڵین لە پلاتفۆرمی ترە لە بەرنمەکانی ترە میوانداری لێ بکەینەوە چکە کۆمەڵێ بابەتگەل مابوو قەرار بوو قسەی لەسەرکەین هەر بژیت ئێمە هیچمان نەماوە بۆ مەڵقەی بەرنمەکە ئەگەر تۆ شتێکت مابێ یا شتێکمان بیر چوو بێ جەنابەت بیرمانی بخەیتەوە سپاس دەکەین سپاس دەکەم وەڵا بەرنمەیەکی باش بوو من سپاسی جەناب دەکەم و سپاسی تەلەڤیزیۆن و کارمەندانی ژەکەم کە لێرە لەگەڵمانن هیوادارم فرسەتی تر هەبێ زیاتر و باشتر لەسەر مەسەلەی کێشەی هونەر و ئەدەب لە وڵاتەیە قسە بکەین بۆ باشترکردنی بە دڵنیاییەوە ئێرەی ئێوەیە و فرسەتی تریشە ڕەخسێنین بۆ باسە جدیەکانی ترمان کاک سۆران نەقشبەندی بەخێر بێی بۆ بەرنامەی شیبای وێژە و دووبارە خۆشحاڵت کردین قوربان بینەرانی خۆشەویستی بەرنامەی شیبای وێژە لە مەڵقەیەشدا هاتینە کۆتایی تا پرۆگرامێکی تر بە شادی و کامەرانیتان ئەسپێرین ماڵتانەوە.